سڵاوی خواتان لێبێت لەم ڤیدیۆدا باز لەوە دەکەین چۆن بتوانین ریپۆرت لە کەسێک بدەین لە تیکتۆک. سەرەتا پێویستە بزانن ریپۆرت چییە بۆچی بەکاردێت. لە زۆربەی تۆڕە کۆمەڵایەتەکان ریپۆرت هەیە بۆ ئەو بەکاردێت کە کۆمپانیە ئاگدار بکەوێت لە هەبوونی کێشەیەک یان کەسێک پۆستێکی نەشا بڵاو دەکاتەوە یان سوکایەتی بە ئاینێک یان بە کەسایەتیەک یان بە لایەنێک دەکات. دیارە لە تیکتۆکیش بە هەمان شێوە ریپۆرت هەیە. بۆ ئەوەی کەسەکە ریپۆرت بکەی پێویستە چەند زانیاریەک بزانی. لەو ڤیدیۆدا بە تەفاسیل باسی دەکەم، لە کۆتاییەکەشی جێبەجێ دەکەم بۆی بیبینن چۆن ریپۆرت لە کەسێک دەدرێت. دەڕۆینە ناو تیکتۆک و دەچینە سەر ئەکاونتی ئەو کەسێک کە دەمانەوێت ریپۆرتی لێ بدەین. لە سێرچ ناوی دەنووسین، طبعا ئەمە ناوی ئەو کەسەی بزر دەکەم لەوەی نەبتە ڕێکلامێک لەو کەسە. ئەو ئەکاونتە سوکایەتی بە ئاین دەکاتن. باشتر وایە بۆی ریپۆرتەکە کاریگەر بێ ریپۆرت لە پۆستەکانی بدەی، اینجا ریپۆرت لە ئەکاونتەکەشی بدەی. خۆجا من دەیکەمە دوو بەش. بەش یەکەم باز لە ریپۆرت دان دەدەم کە چۆن ریپۆرت لە پۆستەکان بدەی، دوایەوە چۆن ریپۆرت لە ئەکاونتەکەش بدەی. بۆ نمونە ریپۆرت لەو پۆستە دەدەین، پۆستەکە دەکەینەوە، پێویستە سکرینشوتی پۆستەکەش بکەین چونکە دوای پێویستمان پێ دەبیتن. لە سکرینشوتەکەش احتیمال دەکەین سەر ئەو کاتەی کە سوکایەتیکە بێ دەکرێت. بۆ نمونە سوکایەتی بە کەسایەتێک دەکرێت، ئەو کاتەی لە چرکەی چەند سوکایەتیکە دەکرێت ئەو کاتە سکرینشوت دەکەین. یان بۆ نمونە وێنەیەکی بەد ئەخلاقی یان شتێکی ناڕەوەشتی بڵاو دەکاتەوە، ئەو شوێنەی کە مەنزەرەکەی تێدە دیارە ئەو شوێنە سکرینشوت دەکەین بۆی دوای پێویستمان پێ دەبیتن لە ئەپلۆدکردنی. من ئەوەی سکرینشوت دەکەم، پێشتریش سکرینشوتم کردووە چەند دانەیەک، دەست دەنێم بەس بەو هێمای شێرکردنە دەستان پێنا. لێرە لە خوارێ ریپۆرت هەیە، ئەوە تەمان گوتم پۆستی ریپۆرت دەکەین، دەست بە ریپۆرت دادەنێن. هەڵبژاردنەکان دەبنەوە، چەند هەڵبژاردەیەکمان لەبەردەستە لە ریپۆرتکردنی پۆستێک. پێویستە یەکێ شتێک دەربارەی بزانن ئەو هەڵبژاردانە. یەکەمیان مەبەست ئەوەیە misleading information، مەبەستی ئەوەیە زانیاریی چاواشەکاری، یعنی ئەو پۆستەی کە بڵاو کراتەوە زانیاریەکی چاواشەکاریە کە دەستی پێوە دەنێن دوو هەڵبژاردەمان داتێ. ئەوە یەکەمان دەڵێ زانیاریی ناڕاست و نادروستی دەربارەی ڤایرۆسی کۆڤید-19 بڵاو کردیتەوە کە دەستی پێ دەنێ. لێرە شتێکی دەربارەی دەنووسی، مەسەڵەن دەڵێ ژمارەی بەهەڵە بڵاو کردەوە یان ترس و دڵە ڕاوچێک خستە ناو دڵی خەڵکیان شتێک. لێرەش سکرینشوتەکە دەست بۆی دەنێن، ئەو شوێنە سکرینشوتەکان دەتوانێت ئەپلۆد بکەی لێرە. ئەو نووسینەی ئێرە لەبەرەوەی تیکتۆک زمانی کوردی تێدا نییە، دەتوانین بە ئینگلیزی شتەکە بنووسین. بۆ ئەوی بابەتێک بە ئینگلیزی بنووسین بە درێژی، لەوانەیە زۆر بەمان ئینگلیزیەکەمان باش نەبێ. قاموسێکتان پێ دەڵێم کە زۆر باشە و شێوەزاری کرمانزی ناوەندی، مەبەستم کرمانزی سۆرانی ئینگلیزی بە سۆرانی بینووسە بە کوردی سۆرانی دەکاتە ئینگلیزی. لینکی ئەو بەرنامەیەش تەمان ئەو قاموسەش لە دیسکریپشنی ڤیدیۆکەی دادنێم کە لە بۆ هەردوو سیستەمی ئەندرۆید و iOSیش دەبیت، تەنانەت بۆ کۆمپیوتەریش دەبیتن. ئەوە گوتمان زانیاری نادروست دەربارەی ڤایرۆسی کۆرۆنا، یان ئەوەتە زانیاریش تری نادروستە، هەر زانیاریش تر. بۆ نمونە دەڵێت کەسێک مردووە یان شتێک بەس تەنها بۆ لایک و ڤیو ئەو کارە دەکاتن. ئەوە یەکەمیان بوو. دووەمیان dangerous organization and individualist، ئەوەیان بۆ نمونە پۆستە ڕێکخراوەک یان کەسایەتێکی مەترسیدارن، مەسەڵەن کە دەستی پێدا دەنێ سێ هەڵبژاردە داتێ. یەکەمیان دەڵێ ئەو پۆستە هیچ جەماعەتێکی گروپێکی تیرۆریستیە، یان دووەمیان دەڵێ گروپێکی تاوانبارن، مەسەڵەن پۆستی بڵاو دەکەنەوە کە تاوانێکیان کردو یان شتێک. ئەوەی سێمیان ئەو جۆرە گروپەنە کە زۆر ڕقوقینە دەردەبڕن، تەمان ئەویان زۆر بەربڵاوە. بۆ نمونە شکایەتی بە قەومیەتێک دەکەن، مەسەڵەن نەتەوەک دەکەن، یان زمانێک یان شێوەزارێک یان ناوچەگەری یان هەر شتێک لە بابەتان کە هەل لەبژێری هەروەک گوتم پێویستە سکرینشوتی بابەتەکەت کردی لێرە ئەپلۆدی بکەی. ئەوەی تریش لێرە شتێکی دەربارەی بنووسی. ئەوەی نووسینەکان لە کۆتاییەکەی دیکەین بۆ قاموسێکە گوتم. دەینە سەر سێمیان
ئەوەی سێمیان illegal activities and regulated goods ئەوەی سێمیان باز لەوە دەکا ئەو پۆستە چالاکیەک یان کاڵایەکی نایاسە بۆ نمونە کاڵایەکە کە ڕێگە پێدراو نییە لە بازار کڕین و فرۆشتنی پێ بکرێت پۆست کراوە کە دەستی بەسەردادنێن 4 هەڵبژاردنمانداتی یەکەمیان برەودان بە کارێکی تاوانباریە مەسەن شتێکی تاوانباریە برەوی پێدەن مەسەن ڕکلامی لۆ دەکەن زۆرە تاوانەک ئەوەی تریان دووەم کڕین و فرۆشتن یان بەکارهێنانی چەکە تەمان ئەگەر پۆستەکە دی چەک ناو بەکار هاتبوو سکرینشۆتی ئەگەر توانیت بە بازنەیەکی سوور دەربارەی لە دەوروبەری چەکەکە دیاری بکە یان سەهمێکی لۆ بە و ئەپلۆد کرد ئەویان زۆر باشە زوو دەسڕێتەوە ئەوەی سێمیان مادە هۆشبەرەکان یان مادە قەدەغەکراوەکان کە لە بازاردا کۆنتڕۆل کراون ناتوانانی مامەڵی پێ بکرێ ئەوەی تریشان چوارەمیان فێل و سەختەکاریە مەسەڵەن بابەتێکی بڵاو کردەوە بۆی فێل لە خەڵکی بکە ژماری کەسەکان وەربگری یان مەسەر هەر بابەتێک کە پەیوەندی بە فێل و سەختەکاری هەبێتن دەڕۆینە چوارەمیان باز لەوەی دەکا violent عفو ئەوەی چوارەمیان باز لەوەی دەکا violent and graphic content بابەتی توندتیژی زۆر دەگرێتەوە توندتیژی بەرامبەر منداڵیان بەرامبەر هەر شتێک کە دەست بەسەدانە بە هەمان شێوە وەسفی دەکەی و وێنەکەی ئەپلۆد دەکەی سکرینشۆت کردی پۆستەکەی ئەوەی تریان پێنجەمیان animal cruelty ئەوەیان ئازادانی ئاژەڵە بۆ نمونە لە ڤیدیۆیەک دەبینی سەگێک یان گوێ درێژێک یان هەر ئاژەڵێکی تر ئازار دەدرێ و پۆستیان کردووە بۆی کۆمپانی ئاگادار بکەیەوە ئەویان هەڵدەبژێری و سکرینشۆتەکەش دادنێ بە هەمان شێوە تۆزێک وەسفی دەکەی ئەوەی شەشەمیان society یان self harm and dangerous acts ئەوەیان باز لەوە دەکا لەم پۆستەدا یان لەو ئەکاونتەدا کەسێک دەوێت خۆی بکوژێت ئەو حاڵەتە هەبوو چەند حاڵەتێک لەوە هەبوو ماوەیەک پێشتا کەسایەتێک لە تۆڕە کۆمەڵاتیان دەویست لە پەخش ئاستەخۆ خۆی بکوژێتن ئەوەی تریان زیان بەخۆ گەیاندن ینی مەرج نییە خۆی بکوژێ بەڵام زیان بەخۆی دەگەیەنێتن لەو پۆستەدا یان ئەوە تا کە مەسەڵەن دەستمان پێدا عەفو یەکەمێکە گوتمان کوشتن دەوێت خۆی بکوژێ یان زیان بەخۆی دەگەیەنێ یان سێم هەندێک کار دەکە کە مەترسیدارە بۆ نمونە خۆی لە شوێنێک تێ هەڵدەدات بەس تەنها بۆی ڤیدیۆکەی ڤیوی زۆر بیتن یان لایەک و کۆمنتی زۆر بێ یان شتێکی لەو بابەتە توانی ئەوان هەڵبژێری تەمانە لە ئاخریەکەی دەیکەینیش بە عملی دەیکەین ئەوەی تریان هەیت سپیچ هەفتەمیان قسەی ڕقم بەسەوە لێدان لە کەسایەتی کەسێک یان لایەنێک یان نەتەوەیەک یان شێوەزارێک یان هەر کەمە نەتەوەیەک هەر شتێکی لەو بابەتە ئەوان هەڵدەبژێریت دیسان سکرینشۆتەکەت دانە لێرە ئەپلۆتی دەکەی لێرەکە دەستم سەدانە لێرە شتێک دەنووسی سەبمەتی دەکەی ئەو تریان هەرسمنت ئۆر بیلینگ هەشتەمیانە بێزارکردن یان گێچەل پێکردن بە کەسێک کە دەیکەیەوە ئەو پۆستەی گێچەل بە شێ دەکاتن بۆ نمونە کەسێک پۆستێکی لەسەر بن کردووە یان شتێک بە ناوزڕاندنێک شتێکی لە بابەتە خۆت هەڵدەبژێری و سکرینشۆتی دەکەی و شتێکی لە وەسفەکە دەنووسی بە ئینگلیزی ئەوەی تریان سەمۆن ئاینۆ کەسێک کە من دەیناسم بۆ نمونە کەسێک پۆستێکی کردووە لەسەر کەسایەتیەکی کە تۆ دەیناسی خزمێکتە برایەکتە خوشکێکتە هەر شتە کەوت هەڵبژات لێرە شتێکی تریش داوا دەکا لە لای سەرەوە پێویستە زانیاری ئەکاونتی ئەو کەسە لێرە بنووسی بۆ نمونە ناوی ئەکاونتەکەی دەنووسی لێرە دەڵێ ئەکاونتی ئەو کەسەیە دەتوانی سێرچ بکەی ئەکاونتەکەی بدینی سلێکت بکەی کە ئەکاونتەکەت سلێک کرد ئەو کەسەی کە خاوەنی ئەوەی کە سوکاتی پێ دەکرێت دوای ئەوەش سکرینشۆتی بابەتەکەی دەکەی کە سوکاتی پێکرایە و لە وەسفەکە شتێک دەنووسی ئەو دوان یان سێمیان سلیبریتی ئەوە کەسایەتێکی ناودارە بۆ نمونە سوکاتی بە یاریزانێک یان بە هونەرمەندێک یان سەرکردەیەک هەر شتێکی بابەتە دەکرێت ئەوەیان هەڵدەبژێری و دووبارە پێویستە لێرە لە سێش ئەکاونتی کەسەکەی ڕاستەقینە هەڵبژێری کە سوکاتی پێ دەکرێت و لە وەسفەکە شتێک بنووسی و سکرینشۆتەکەش دابنێ و دیسان دووبارە سەبمەتی بکەین ئەوەی چوارەمیان باز لەوە دەکا جگە لەوانەی کە باسم کرد یانی جگە لەوەی کە من بێزار بکە یان کەسێک کە دەیناسم یان کەسێکی بەناوبانگ بۆ نمونە ئەکاونتێک بێزار دەکە یان باسی لە شتێک دەکات و توانی لێرە ئەکاونتەکە سلێکت بکەیت کە سوکاتی پێکرایە و
لەوەی تریش شتێک وەسفێک بنووسی و لەگەڵ سکرینشۆتەکەی دابنێن. دەڕۆینە نۆیەمیان ئەوەشیان بەڵاوە بەداخەوە زۆر کەس ینی چاکە و خراپەی خۆی نازانێتن لە تۆڕە کۆمەڵاتەکان شتی بەدڕەوشتی و نائەخلاقی بڵاو دەکاتەوە، ئەویان هەڵدەبژێری لە وەسفەکەی شتێک دەنووسین بۆی وەسفی ئەو کارە بکەین کە کەسەکە بڵاوی کردەوە پۆستە و سکرینشۆتەکەشی دادەنێن. ئەویان زۆر گرنگە سکرینشۆتەکە هی پۆستەکە گەر ڤیدیۆ بوو یان ڕسم بوو کە کەسەکە پۆستی کردبوو سکرینشۆتەکەی ئەو کاتە بیتن کە ئەو دیمەنەی نیشان دەکە بەدەخلاقیە بەدڕەوشتیە دەتوانیت 4 ڕسمیش ئەپلۆد بکەین 4 وێنەی ئەپلۆد بکەی و سەبمەتی بکەین. دەڕۆین ئەوەی تر کە ژمارە دەیە ئەوەی دەیەمیان مایۆر سەفیتی ئەوەیان کە بابەتی پەیوەنددار بە سەلامەتی کەسیە، مەسەڵەن کارێک دەکە لەسەر بینایەکی بەرز خۆی نەبەستۆتەوە یان بە شێوەیەکی نادروست ئۆتۆمبیل لێ دەخوڕێ یان ماتۆر یان شتێکی لەو بابەتە. یازدەمینیان کە سپامە پۆستی نەخوازراوە، مەسەڵەن کەسەکە پۆستێکی نەخوازراوە دەکا خەڵک لە خۆی ڕاپێی بێزار دەبیتن ئەوەیان هەڵدەبژێری و بە هەمان شێوە سکرینشۆتەکەی دەوێ و وەسفێکیشی دەوێتن. ئەوەی دوازدەمین پەیوەندی بەوەیە هەیە پێشێلکاری مافی فکری بیرۆکەی کەسەکە، مەسەڵەن کەسێک ئیختراعێکی دەرینایە تۆ بچی شتەکەی لێ بدزی، ینی سیناریۆیەکە داینە شعرێکە نازانێتتر مافی کەسەکەیە گۆرانیەکە وەک کۆپیڕایت دەڵێن. ئەوەی سێزدەهم ئەوەیە کە بابەتی تر جگە لەوانەی کە باسمان کرد هەڵدەبژێری و دیسان پێویستی بە دیسکریپشنە و وەسفکردنە. ئەو کەسێک کە من هەڵم بژاردووە سکرینشۆتیم کردیە سوکاتی بە ئاینی ئیسلام دەکات، لێرە هەیت سپیچ هەڵدەبژێرین ینی کە باسمان کرد قسەی ڕقوقینە و شتی نەشرا و ئەویان هەڵدەبژێرین. لێرە وەسفێک دەنووسین، مەسەڵەن دەنووسین this account posted a lot of hate speech. واتە ئەو ئەکاونتە زۆر پۆستی حقوقینەی بەرامبەر مەسەڵەن دەنووسین دەربارەی ئاین this account post a lot of hate speech about Islam religion. اینجا دەڕۆینە سەر سکرینشۆتەکانی کە کردمان لێرە دەست بدەنین بەو هێمایە سکرینشۆتەکان دەدەبتەوە حاڵی دەبژێرین ئەوانی کە سکرینشۆتە بۆ نمونە من 4 وێنەم داناوە دەست دەنێن بە ئۆکەیە بۆی ئەپلۆد بێتن. کە وێنەکان ئەپلۆد بوو دەبینین دەست دەنێن بەسەر سەبمەتی دەکەین بۆی وێنەکان بنێرین و ڕیپۆرتەکە بڕوە. ئەوەی باسمان کرد ڕیپۆرتکردنی پۆست بوو، پۆستێکی ئەکاونتەکەی باشتر وە زۆربەی پۆستەکان کە سوکاتی تێدا ڕیپۆرتی بکەین. ئێستا دەچینە سەر ئەوەی چۆن ئەکاونتەکە ڕیپۆرت بکەین. دەست دەنێن بەو هێمای سێخاڵەی سەرەوە لای دەستەڕاست ئەگەر بە ئینگلیزی بەکاردێن تەمان ئەگە بەعەرەبی بەکاربێنی تیکتۆکەت لە لای دەستە چەپە دەستی پێدەنێن لە خوارێ ڕیپۆرت هەیە، لە خوارێ لە لای دەستچەپ لە خوارەوە لای دەستچەپ ڕیپۆرت هەیە دەستی پێوە دەنێن دووبارە چەند هەڵبژاردنەکمان دەداتێ. یەکەمیان پریتێندێک تو بی سەموەن وا خۆی نیشاندا وەک کەسێک دەستی بەسەر دادەنێن، مەسەڵەن کەسێک وا ئەکاونتێکی دروست کردو بە ناوی تۆ دەڵێ می لێرە وەسفەکەی دەنووسی دەڵێ کەسێک خۆی وەک من نیشانداتن لە پۆستە تر سکرینشۆتت کردو و دیسان سەبمەتی دەکەیت. یان سلیبریتی کەسێک وەک خۆی وەک هونەرمەندێک کەسێکی بەناوبانگ نیشانداتن لێرە بە هەمان شێوە سێژ دەکەین ناوی کەسایەتەکە دەدۆزینەوە و لێرە لە وەسفەکەش شتێک دەنووسین و سکرینشۆتەکەش دادنێن دەینێرن. ئەوە یەکەمیان. دووەمیان posting inappropriate content، دووەمیان کە گوتمان بابەتی نەشیاو بڵاو دەکات کە دەستی بەسەر دادەنەی بە هەمان شێوەک ئەوانەی کە تازە باسمان کرد لە ڕیپۆرتکردنی پۆست شتەکان لێرەش باس کراوە دووبارە شتەکەش مەسەڵەن لێرە سکرینشۆت کردو و دایدەنێەوە.
دێنە سەر سێمیان زانیاری سێمیان دەڵێن زانیاری بناو پرۆفایلە و کەسە نادروستە کە دەیکەوێ بۆ نمونە دڵی پرۆفایلەکەی وێنەکەی نادروستە یان شتێکی هەڵەیە یان شتێکی نەگونجاوە یان نیکنەیم یوزرنەیم بایە باماشێ کامی متەوێ سکرین شوت کردو ئەو شتێکە لە بایەکۆی دانایە و دەینیرش وەسفێکی دەنووسین ئەگەر هیچ کام لەم سیانە نەبوو ئەذەر هەڵەبژێری بە هەمان شێوە لە ئەذەریش سکرین شوتەکەی دادنێ لەگەڵ وەسفێکی دەنووسین سەبتی دەکەی ئێستا ئەو ئەکاونتێک کە من دەمێ ڕیپۆرتی لێ بدەم سوکاتی بە ئایان کردیا ئەوەی دووەمیان هەڵدەبژێرم دەڕۆمە سەر هیت سپیچ لێرە پێویستە وێنەکان ئەپلۆد بکەم و شتێکی بنووسم بۆی شتێک بنووسم بۆ نمونە ئینگلیزەکەم باش نییە دەڕۆن ئەو قاموسە بەکاردێن کە باسم کرد قاموسەکە دەتوانی بە کوردی لێی بنووسی لینکەی لە ژێرەوە دادنێم بۆ سیستەمی ئەندروید و iOS دەبێت تەنانەت بۆ کۆمپیوتەریش دەبیتن و دەتوانن ڤیدیۆ فێرکاری بەکارهێنانی ئەو قاموسەش بە هەمان شێوە لینکەی لە نزیکیان دادنێم لەگەڵێک لە دیسکریپشنی ئەو ڤیدیۆی دادنێم کە دەست بە قاموسەکە دەنێ لێرە زمانەکان هەیە تاوان بە وێنەوە بە دەنگ و بۆ شتانەش دەتوانی وەرجێڕان بکەیت دەزێنێ بە هێمای کیبۆردەکە لێرە زمانی نووسینەکە هەڵدەبژێری دەکەینە کوردش سنترال کوردی ناوەندی بۆچی بۆ ئینگلیزیەکەی لێرە شتەکان دەنووسین بۆ نمونە فۆنتەکە تاوان دەی کوردی بیت کە شتەکە دەنووسین ئەم ئەکاونتە دەنووسین ئەم ئەکاونتە سوکایەتی بە ئاینی ئیسلام دەکات بۆ نمونەستە ئینگلیزەکەی پێوان نیشان دەدا this account insulate Islam دەستی لەسەر دادنێن یەکسەر خۆی کۆپی دەبی دەڕۆینەوە ناو تیکتۆکە لە زێر ریپۆرتەکە تەمانەوە ریپۆرتی ئەکاونتەکە بوو لێرە پێستی دەکەین ئەو پێستی کرد ئەگەر ئینگلیزەکەت باش بە خۆت بینووسە وەسفێکی درێژی بنووسە و سکرینشۆتەکانیش دادنێنەوە بە هەمان شێوە ئەوەی باسمان کردبوون و من دوو سکرینشۆت دادنێم و دەزانین بۆ ئۆکێ و ئەپلۆد دەبتەوە دووبارە بە هەمان شێوە لە کۆتاییەکەی سەبمەتی دەکەین سەبتمان کرد ئەوە دەوێت thanks for reporting ریپۆرتکردنی ئەو کەسێک کە ئەکاونتەکەی ریپۆرت دەکات احتیمال دەکاتە سەر ژمارەی فەلۆوەرەکانی هەروەها ئەکتیڤی ئەکاونتەکەی ئەگەر مەسەلەن ئەگەر ئەکاونتێک کۆمنتی زۆر لۆ بێت یان لاکی زۆر هەبی تاوان زۆر ئەکتیڤە و پێویستی بە کەسانێکی زیاترە بۆ ریپۆرتی لێ بدەن هیوادارم ئەو ریپۆرتە بە شێوەیەکی باش بەکاربێنن لە کاری باشە بە هەمان شێوە ئەگەر بە هەڵە ریپۆرت لە کەس بدە یان زۆر ریپۆرت بەکاربێنی کاریگەری لەسەر ئەکاونتی خۆش دەبێت لەوانەیە ئەکاونتەکەت بلۆک بێ یان ریپۆرت بێتن بۆ ماوەیەک نەتوانی پۆست بکە یان هەر شتێک بە هیوای سوود ئەگەر ئەو ڤیدیۆتان بەدڵ بوو هیوادارم وەک پشتگیرێک لاکی ڤیدیۆکە بکەن و بۆی بەردەوام بابەتی نوێ و فێرکاری و زانیاری سەرنجڕاکێش ببینن سبسکرایب کەناڵەکەم بکەن و زەنگۆڵەکەی تەنیشتی ساڵا کە بۆی بەردەوام ئاگادار بکرێنەوە لە کاتی بڵاوکردنی هەر ڤیدیۆیەکمان زۆر سپاس کە بینەر بوون هەروەها دەتوانن سەیری ئەو دوو ڤیدیۆی ڕابردووشمان بکەن ئەگەر تا ئێستا سەیرتان نەکردووە